من ناوم آماج محمد عزيزة مواليد مزار 1979 ترجوی کۆلیژی پەروەردەی وەرزش پیشەکەم ئێستا مامۆستا لە قوتابخانەی جمهوری خەڵکی شاری سلێمانیشم. سەرەتای دەستپێکی ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1999 کە ئەو وەختە تەمەنم 20 ساڵ بوو. تیپێک یاریمەکە تیپی ڕووناکی کەسە بەیانی وەرزشی ئاشتی بوو. لیاقەم باش بوو. هاوڕێکانم هەم ڕێهنەری تیپەکە بە منیەوە دیوی کاکە تۆ لیاقەت باشە بۆ ناچی بەشداری لە یاری ڕاکنی سەرجادە واتە مارەسۆنی پێ ناوەتێ بێ بنووی بڵێ ڕاکردنی بە کۆمەڵ. منیش ئەوەی ڕاستی بە قسەوانم کرد چون بەشدار بووم. کاتێککە بەشدار بووم توانیم پلەی سێم بەدەست بێن. لە دوای ئەوەی تر یانەکان هاتنە سەر خەت طموحی ئەوان هەبوو پەرکێشم بکەم بۆ یانەکان. ئیتر ئەوەی ڕاستی منیش تەنها نادیەک مەڵبژات و نادی یانی وەرزشی ئاشتی وەختە کاک سەبور ڕاهێنەری تیپەکە بوو. کاتێک بەشداری پەڵامەتیەکەم کۆ بوو چۆن ئاماژەم پێیا 800 مەترم کرد لە گەرمیان نەتیجەیەکی باشم بەدەستێنا. لە دوای ئەوەی کاک سەبووری ڕاستی بێ هەرێمی کوردستانی بەجێش بەرەو هاندەران ڕۆی ڕاست منیش کەسم لەگەڵ نەما چون بۆ یانەی وەرزشی سلێمانی لای دکتۆر سیوان تەمرینی خۆم کرد نزیکی 5 ساڵ لای ئەویش بووم. لە دوای ئەو 5 ساڵەکە لای ئەو یاریمەکەت چوومە یانی وەرزشی سیروانی لە دوای سلێمانی چوومە سیروانی لە سیروانی ئەوەی ڕاستی بێ طموحی من نادی سیوان بوو لەبەرەوەیان بە جددی ڕاضەکان نەکرد کۆمەڵە کەسی بەتوانە کەسی وەرزشکار من لێرە بەڕاستی خۆم دۆزیەوە و توانیم ئەنجامێکی چاک و ئەنجامێکی باش بەدەست بێنم کە جێ دڵخۆشی و بۆ خۆم و بۆ چوادەوەرەکەم. سەرەتایی دەستپێکردنەکەم کە وەکو مارەسۆن ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1990 وەکو یەکەم پاڵەوانێتیم لە گەرمیان کە توانیم ئەنجازێکی باش بەدەست بێنم جێ دڵخۆشکەر بوو بۆ یانەکە هەم بۆ خۆم و هەم بۆ چوادەوەرەکەم کە دەفعیان کردم. ئەمە جێ دڵخۆشیە بۆ من کە ئەمە ڕسمەکەیە لەبەر دەستمانەیە کە ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1990 800 مەتری مەکرد ئینجازێکی باشم بەدەستێنا سێم بووم. لە دوای ئەوە ئیتر ئەمە ستافی یانی وەرزشی ئاشتیە. ئەم ڕسمە بۆ چیە گەڕێتەوە؟ ئەمە کاتێکە یاریزان بووم لە مەکتەبەکانە نەتیجەم هەبوو توانیم لە 1500 3000 مەتر زایدن سەی بەرید 16 بەریدیش بەشدار بم بە بەتەڵی فستیڤالی ساڵانی مەکتەبەکان. کاتێک کە توانیم فستیڤالی ساڵانە بم تەبەن ئەوان لەسەر چی یاریزان هەڵبژێرن بۆ منتەخەبی تەربیە لەسەر یەکەمەکان منیان هەڵبژاردەوە بۆچی بۆ 1500 منتەخەبی تەربیە سلێمانی. کاتێک کە بەشدار بووم لەو پاڵەوانێتیە تەواوی لێش بەتەڵی ساحە بم هەر سیارێکەکەم بمەوە. ئەم ڕسمە شایەتی ئەوەیە دکتۆر سیوان مدەڕیب بوو کە من خوێندم تاو کرد کۆلێژی پەروەردەم تاو کرد طموحی کەم هەبوو. طموحەکە ئەوە بوو وەکو یاریزان بەردەوامی ما بە یاریەکان. لە دوای ئەوە متەخەب جیاکرایەوە لە ئاست پەروەردەکان متەخەی پەروەردە جاران بۆ هۆی دوو ئیداریەوە متەخەب وا دروستەکرانی تۆ لە ئاست پەروەردەی گشتێکە چەمچەما بوو ڕانیە بوو شارباژێر بوو قەرا بوو ئەمانە بوو ئەو بەڕاستی و پەڵانتت ئەو تامچێژەی نەبوو. بەڵام لە دوای کەیتە هەردوو ئیدارەیەکی گرتەوە و لیژنە ئۆڵمپی دروست بوو. ئەوە بوو وەکو وەزارەت متەخەبێکیان دروست کرد لە ئاز پەروەردە گشتەکان وەکو دووهۆک هەولێر کەرکووک گەرمیان سلێمانی. من ئەو شەرەفەم پێ بەخشرا کە بووم بە ڕاهێنەری پەروەردە هەم بۆ ناو یاریگاش هەم بۆ ڕاکنی ماوەدرێژ سەجادە. ئەم ڕسما گەڕێتەوە بۆ وەختە دکتۆر دڵشاد وەزیری پەروەردە بوو. پاڵەوانتیە کرایەوە لە هەولێر سێ کچ و سێ کوڕ ئەبێ بەشداریان کردایە. ئەم سێ کوڕ و سێ کچە هەرسێک ئەدویکان من مدەڕیبی بووم کە بەشداریان نەکرد بۆ ڕاکنی ماوەدرێژ بوو. من توانیم هەردوو پاڵەوانتێکە پلەی یەکەم بەدەست بێنم بە هەڵ و ماندووبوونی ئەم یاریزانانە. ئەمە جێی دڵخۆشی و جێی دەستکەوتە بۆ من بتوانم کاس بگەڕێنەوە بۆ سلێمانی بوو. کاگەرام کەسێکی زۆر بەتوانە بوو لێت ناشارمەوە. یعنی بەڕاستی فرێ هەمانەکە و هەمووشمان بە دڵسۆزی ئیشمان بۆ کرد بۆ لەبەرەوەی کەسێ بوو بۆ خۆشی بۆ ناخۆشی لەگەڵمانە بوو. کاگەرام لەگەڵ ئەوەی کە شادەشی نەبوو ئەیتوانی زۆر بە ئاسانی بێتە ناو ساحە کاسیەکەمی بەدەست بێنێ. هۆکار چی بوو؟ هۆکارەوە بوو دەفعەکردین هۆکارەوە بوو تەرجیعەکردین هۆکارەوە بوو لەگەڵمانە باش بوو هۆکارەوە بوو یعنی هەرچێکە پێوەتوان نێوتنا. کاگەرام یعنی بەڕاستی لێ ناشارمەوە کەسێکی زۆر بەتوانە ئێستا دوورە لە وەرزش هۆکارەکەشی ئەگەڕێنمەوە بۆ یانی وەرزشی سیوانیەکە غەدێکی یەکجار زۆریان لێ کرد. کاگەرام هەموو یاریەک هەموو فعالاتێک لە 4 یاریزان 5 یاریزانیە بوو
بەلایانی کەمەوە ئەگە یاریزانی بێنە بۆ پەڵەوانێتی بەبێ اختیبار لە چل یاریزان 5 یاریزان کەمتری نایەنە بەڵام ئیتی اختیباریە کرد هەموو یاریە دو یاریزان بە سێ یاری 5 یاریزانیانە بۆ احتیاط و بۆ بەشداریکردنە پەڵەوانێتەکەیە. من لە ساڵی 99 کە دەستم کردو بەم ریاضەیە بەم وەرزشەی کە یاری گۆڕەپان و مەیدانی پێوترێ هەمووی دەستکەوتەوە بۆ من بەڵام ڕاستە دەستکەوتێ بۆ دەستکەوتی کە فەرقیە دەستکەوتی بۆ نادی خۆی تاموچێژێکەیە بۆ متەخەبی تربیە خۆی لەخوا تاموچێژێکەیە بۆ متەخەبی هەڵبژاردەی کۆلێژی پەروەردەیە بە ناوی زانکۆی سلێمانیەوەش خۆی لەخوا تاموچێژێکیە یعنی هەمووی تاموچێژیە بەڵام بەپێی فەرق ڕاستە فەرقیە بۆ لەبەرەوەی لە تیپێکەوە بۆ تیپێکە یان لە یانەیەکەوە بۆ تربیات لە تربیاتەوە بۆ متەخەبی جامیعە خۆی لەخوا هەمووی فەرقیە بۆ من بەڵامەوەی کە لای من خۆش بوو ئەوە بوو کە من لە بەس ڕاتوانیمەوە ئەنجام بۆ یان زانکۆی سلێمانی بەدەستبێنم کەوتوانیان بڵێ دووەم بەدەستبێنی بە فەرقی و خۆشم ئاسێکی تاو جوانم پێشکەش کرد ئاسێکم پێشکەش کرد کە جێ ڕەزامەندی مامۆستاکانی جامیعەم بوو جێی ڕەزامەندی کۆلیژەکەم بوو ئەمە خۆی لەخۆیان دەستکەوتە بۆ من و هەمی ئینجازە بۆ من کاکە سێر من لە ئەتا 2013 بە بەردەوامی لە بواری ساحە مەیدانە چی وەکو ڕایانە چی وەکو یاریزان بەردەوامیم هەبووە لە دوای ئەوە کە دابڕاوم من کەسێکم وا هەڵکەوتوم حەزم بە جوڵێ بە بەردەوامی یعنی ئێستاش کە ساحە مەیدانم کردووە یاری گۆڕەپان و مەیدانم کردووە جسم هەر ئاوها بووە ئێستاش ینی لەگەڵ ئەوەی کە ئێستا نزیکەی 10 ساڵە دابڕاوم لە گۆڕەپان و مەیدان بەڵام وەکو تحکیمی بانگ مەکەن زۆربەی تحکیمیەکان ئەچم تحکیمیەکەم لەگەڵ ئەوەی کە دابڕاوم بە بەردەوامی یاری تۆپی پێیەکەم ئێستا لە تیپام سپاس بخوات جوڵەیەکی باشمەیە ینی خەڵک بەغیلی بە جوڵەکەمە بە ئەمیش بەهرەی خۆیان خواتی پەخشیومە گینا تەمەنێک 79 بی و ئەو جوڵەی کە ئێستا من هەمە ئەوە نییەکەی 79 بێ بەڵام دوومان نزیکەی دوومان نیو تووشی نەخۆشیەکی ناڕەحەت بووم ناڕەحەتی کردم سپاس بخوات دوای نەشتەگەریەکەم ئێستا باری تەندروستیم زۆر جێگیرە زۆر باشم کەوتومەتەوە جوڵە بە جوڵەیەکی هێواش جاری دەست نەکردوێتەوە بە وەرزشکردن ئیشەڵا بە زووترین کات دەستەکەمەوە بە وەرزشی خۆم و بە تەندروستێکی باش ئەگەڕێم بۆ بواری وەرزش جا من لێرەوە بە پێویستی ئەزانم سپاسی ئێوەکەم سپاسی کەناڵی پەیام بکەم کە منتان بەسەر کردوێتەوە ئەمە خۆ لە خۆیان گەورەیە بۆ من و لەم بینبەرەی ئەوەشەوە من حەزەکەم سپاسی وەرزش دۆستان کەم ئەو کەسانی کە لە حاڵەتی باری تێکچوونی باری تەندروستی ماسەدانیان کردوم ئەوانە ینی لە هیچ شوێنەکە نەمەتوانی پامی خۆمیان پێ بگەم حەزەکەم لەم کەناڵە جوانی ئێوە پامی خۆمیان پێ بگەێنم بڵێم سپاس بۆ ئێوە سپاس بۆ لێ هەواڵپرسینتان چی بە تەلەفۆن بێ چی بە سەردان بێ یعنی سپاسی ڕێکخراوی وەرزش ڕێکخراوی وەرزشکارە تێرینەکانەکەم مامۆستاکەمە لەوان دوابەیەکیان دەستیان ماجەکەم کە هاتن سەردانیان کردم منیان بەسەر کردەوە ئەمە گەورەیە بۆ من کە ئەو کەسە بەڕێزانە هاتون سەردانیان کردوم ئیتی هیچ شتێک منە مەمنونی ئەوم سپاسانەکەم